کورد ئەوەتی هەیە لێ درێ بۆ مەسەلەی ئەو عادیسەی دوێنێژ من وەکو خۆمی دانەیەکەم نەگل لە فەڕەنسا لە وڵاتەکانی کەش لە هێزەکانی کەش چەندی جار کورد تیرۆر کراوە ئەو سێژنە شۆڕژەڕێکە دەفەرموویت بەڵێ ئەوەش هەر لە خارج بووە ئەمەشان هەر لە خارج بووە شەیدان عەبدوڕەحمان قاسم نوان کە سەرکردە بوون لەکوێ بوون خۆ لە کوردستان شەید نەکران ئەوانیشە دەستێکی تیرۆریان گەشتە سەر ئەوان لەوێ شەید کران ئەمن وەکو خۆم هەموو ئیدانە دەکەم کورد ئەوەتی هەیە لێ درێ 100 ساڵە لێ درێ ئێستاش هەر لێ درێ ئەمە ئاخر جار نییە ئێستاش هەر لێ درێت مەڵگەی نێودەوڵەتی ئەگەر بەڕاستیان بێ حەقی ئەوەی هەیە بەتەواوی بێنە سەرخەت بەتەواوی بێنە سەرخەت ئەمە جارێک نییە دوانە سیانە لە شوێنی وەکو فەڕەنسا لە ناوەندی فەڕەنسا کارێکی ئاوا دەکرێت ئەو پیاوەکە سجن بۆ بەربووە پێشینەی تاوانی کەشی هەبووە جارێک دوان سیانی کەشەی بووە نەکاری یەکەم جاری بێت ئەمە ینی چۆن دەبێ بەر بێت ئەوە بە ئاسانی لێ پرسیینەوەی لەگەڵ نەکە لە شوێنی وەکو فەڕەنسا ئەمن وەکو خۆم ئیدانی دەکەم ئەوەی کە بیت ئەو هەواڵی بیت ئیدانەیەەکە لەو وڵاتانە سیستەمێک هەیە کاتێک کە کەسێک تاوانەکە جەریمە ئەکات ئەڵلقەیەکە کە نەقاچی پێڵەن تاگ ئەو تاگە پۆلیس ئاگادارە کاتەوە کە ئەو کەسە لە کوایە سنوورێکی بۆ دیاری ئەکەن ئەڵێن مەسەن لەو سنوورە نابێت تێپەڕی ئەگەر لەو سنوورە دەرچێ ڕاستەخۆ پۆلیس ئاگادارە کە ئەو کەسە لەو سنوورە دەرچووە ئایا بۆ کەسێک کە جەریمەیەکی کردووە لە تاوانێکی کردووە لە سجنێتە دەرەوە بۆ ئیجراعاتێکی وایان لەگەڵان نەکردووە کە نەتوانێت جارێکی تر تاوانێک ئەنجام بدە بۆیە بڵێ ئەگەری هەیە وڵاتێکی تر دەستێکی تر سوئیسفادە لەو کەسانە بکەن کە سابقەی تاوانیان هەیە بۆ ئەوان ئاسانترە تاوان ئەنجام بدەن بۆ نمونە تاوانەکان پێ ئەنجام بدەن و کەسیش نەزانێ ئەو کەسە کێیە ئیتر ئایا ئەو ناوەندە کوردێ بە ئامانج گیراوە بە تایبەتی لەبەر بڵێن کووردە ئەگەر وابێت بەڕاستی ئەوە دیارە ینی دەستی دەوڵەتێکی لە پشتە و ئەو کەسەی تەوجیه کردو بەڵام ئەگەر بە ئامانج نەگیرابێ قەدەرێک بووە و بۆ ئەو کەسە وا ڕێکەوتۆتە ئەو شوێنەکە کورد بەرکەنێ مەمەستم کاڵم قەدەرێک بوانی قەدەرەکەوا بۆ ئەو شوێنە کورد بێ ئەینا لەوانەیە هەر کەسی پەنابەر یا لاجئ یا موسڵمان ئامانجدار بێت لەو هێرشانە بەڵام ئەلەو شوێنە کورد بەرکەوتووە خۆی ئەمانە بۆیە ئێستا لە فەڕەنسا چەند ساڵێک لەمە بەرکە چەندین خانمی ناو پیانی چەند خانمێکی کورد کوژران لە فەڕەنسا ئەمە دووەم جار ئەم کارەش دووبارە بوانێ ئەی باشە بۆ ئەمانە ئەگەر دەستی لە پشتەوە نییە ئەمانە ئەم لەو وڵاتە زلێزە ئەوروپیە و کە وڵاتێکی تۆکمەی ئەمانە بۆ دووبارە و سێبارە ئەبنەوانێ خۆی کێشەکە لەوەیە ئەبێ بە حکوومەتی فەڕەنسا بوترێ تۆ چۆن ئەم کارانە لە وڵاتێکا ڕۆداکە وڵاتێکی پێشکەوت و ئەوروپا و لەوانەیە ئەگەر بگەڕێ لەو شارەیە چوار چەکت دەست نەکرد ئەی بۆچی لە هۆکارەکەی چییە ئەمانەگە دەست نەبێ من ئەڵێم ئەوانە هۆکارێکم وە کە پشتیوانی ئەمانە پشتیوانی تورکیان ئەجناگەمە پشتیوانیان نەبێ ماخولێت تۆ لێرەوە سەفەرکەی لە تورکیا سەفەرەکەی کوردایت بۆ وڵاتە لەوێت بکوژرێ ئەمانە ئەگەر کەسیان بۆ نەنێرن یاخود پیان نەڵێن ئەمانە بە بۆ ڕۆدا بەداخەوە هیوادارین دووبارە نەبێتوانێ و زۆر ئەم کارە ساتانە بەڕاستی دڵتەزێن و ناخۆشن وەڵا ئەبووە ئێستا لە هەموو شارەکانی کوردستانە لە هەموو پارچەکانی کوردستانە خۆپشاندانی گەورە بکرا دێش بەم کارە ساتە چونکە ئەمە یەکەم جار و دووەم جار نییە ئەوان لە هەر شوێنێ بووان بلوێ جائیتر ئایا تورک بێت یان بەکرێگیرایی تورک بێ یا بەهاندانی تورک بێت ئەم ئیشان ناکرێ بەرامبەر بە کورد بەداخەوە بەڵام ئێمە بەداخەوە حکوومەتەکانمان بەشێکیان سەر بە بێگانن لەبەرەوەی لە بەوەی شەڕی براکوشی و هەرێک و پشتی بەستەوە بە بێگانەیەکەوە سەربەخۆ ناتوانێت بڕیار بات لەبەرەوەی کە هەموو سڕیات و پار ئەو زۆر شتیان لەژێر دەستی ئەوانایە لەبەرەوە بێ ئەتوانم بڵم پیلانی ئەوان جێبەجێ بکەن نەک وەکو حکوومەتێکی نەتەوەیی و دڵسۆز بۆ میلەتی کورد ئەوە تا لە هەموو وڵاتانە هەرچی کارەساتێ بەسەر کوردی کەس لەسەرمان هەڵ نایەتێ ئەبێتەوە پرۆژێک دەبێت پرۆژێکی نەتەوەی ئێمە لە ژێر چەتری نەتەوەی هەمومان کۆکاتەوە بە ئیسلامی و ئەلمانی و هەموو جۆرێکمانەوە بەڵام ئێستا ئێمە میلەتی کوردیان کردو بە پارچە پارچەوە بە نمونە ئاینەکان دژی ڕۆشنبیرەکان دژی پیا ئاینەکان ئەمە کوونەتەوە ئێمە کار ناکەین بەداخەوە ئێمە استراتیژی نەتەوەیمان نییە ئێمە ڕێگەیەکمان نییە بڵین بەرەولووتکە چۆن ئەڕۆین چۆن ئەگەینە ئامانج ئێمە نامەیەکی کراوەمان نییە بەرامبەر بە میلەتان بڵێ ئەمە نامی میلەتی کووردە بەداخەوە لەبەرەوە وای کردوین بەهێزی کردوین هەر کەسە لە هەر شوێنێک کاتوانێ زەفەرمان پێبەرێ ئەجنا ئەبووە ئێمە
دائمە لە هەر شوێنێک لەسەر یەک مناڵی کوردیش ئەوە گەورەترین مزاهرەمان کردا و خۆپشاندان و ناڕزای من دەربڕە دنیا من بەهەژانە بەڵام ئێستاەوەی کێکە بە زۆری بەس پەکەکەیە بەداخەوە یعنی پەکەکە توان بڵم ئەمەی کە قۆڵیەکە بە قۆڵی ئەمانەش درۆکەن بەس بۆ خۆنوانە بڵێ ها بۆی لاکێکی پێ بترسێنی ئەجینا ئەگەر ڕاست دەکەیتەوە بێت لە هەموو کاتێکە پشتگیری بکەین نەک لەگەڵ ئەوە تام هەموو درۆن و شتێتە کوردستانەوانێ بە ئارەزوی خۆی چی بێ کوژێ ئەگەر خۆمان چاوساکیان نەکەین و خۆمان ڕێیان پێ نەین و ئاسمان و زەویمان کراوە نەبێ بۆیان چۆن نەتوان بەو شێوەیە لە ناومان بەرن